بەناوی خدای گەورەی میهرەبان درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاشی پێشەوەمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. پێشەکی بەڕاستی دڵگرانی خۆم غەمگین و عاجزی خۆم دەردەبڕم بەرامبەر ئەو کارە ساتی کە لە شاری هەولێر ڕوویدا. لە خوای متعال داوا دەکەم کە خوای میهرەبان لە مردووان خۆش بێ و بە شەهیدیان لە قەڵەم بدا و سەبووری کەس و کارانیشان بدا و ئینشاءڵڵا ئەوانش کە زیانن لێکەوتووە خۆی گەورە قەرەبوویان دەکاتەوە. طبعاً بەڕاستی ئەوڕۆ ڕۆژی مەردانە، ڕۆژی خوا پێداوانە، ڕۆژی ئێوەیە ئەوانەی کە بەڕاستی شتێکیان پێ دەکرێت، قسەیەکی خێریان پێ دەکرێت، ڕسمێک بگرن، مقابلەیەک بکەن، هاندانێک بکەن بۆی بەڕاستی ئەوانەی کە لە ماڵەوەن کە خوای گەورە پێی بەخشیون کە لە ماڵی دنیای هەیتیان کە بێن هاوکار و یارمەتی ئەو کەسانە بدەن کە بەڕاستی لەیان قەوماوە. چونکە دەبێ ئێمە بزانین الحەمدە ئێمە یعنی فەخر بە خەڵکی شاری هەولێرە دەکەن. شاری هەولێر یعنی ڕۆژی لێ قەومانە، پیاوی ڕۆژی لێ قەومانێنە لە هەموو ئەو کارە ساتانەی کە ڕوویان داوە. بەڕاستی خەڵکی هەولێر، خەڵکی شاری هەولێر یەکەم بوونە کە بەهانای خەڵکی داچوونە، بەڵام لەگەڵ ئەوەش دەستخۆشی لە هەموو کەسێک دەکەم، بە تایبەتی لە برایانی پەیام، لە برایانی بەخشین و هەموو ئەو دەستگا و ئیعلامانەی هەموو ئەو شوێنانەی کەوە بەڕاستی ئێستا کەمپینیان ڕاگەیاندووە بۆ ئەوی هاوکاری خەڵک بکەن، حتا لە برایانی هەڵەبجەم، لە برایانی سلێمانیم کاوە بەڕاستی هەر هەموو دەبیستم و دەبینم کەوە کەمپینیان ڕاگەیاندووە بۆ ئەوەی هاوکاری و مساعدەی خەڵکی هەولێرێ بکەن. میش ئەوەندەی دەڵێم ئەمە ڕۆژی ئێوەیە، چونکە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام والله في عون العبد ما دام العون في عون أخيه. بەڕاستم خوای گەورە پشت و پەنای بەندەکانیەتی ئەگەر بێت و ئەو بەندانە پشت و پەنای یەکتر بن، بۆی خوای گەورە پشت و پەنامان بێ، بمان پارێزی لە هەموو کارە ساتێکی ناخۆش، لە هەموو میحنەتێک و لە هەموو دەردەسەرێکی دەبێ ئێمە هاوکاری یەکترکەین، پشتی یەکتر بگرین لە ڕۆژی ناخۆشیدا، لە ڕۆژی تەنگانەدا بەهانەی یەکتر بین. خوای گەورە بەهانەی هەمومان دێ. ئینشاءڵڵا دەستخۆشی لە هەمووان دەکەم، دوعای خێر بۆ هەمووان دەکەم و بەڕاستی سەرمان بەرزە بە خەڵکی هەولێر و بە هەموو خێرخوازانی خەڵکی هەولێر، بە هەمووی ئیعلامی خەڵکی هەولێر، چونکە بەڕاستی سابتیان کرد بۆ دنیا کەوا ئەوانە پیاوی لێ قەومانن، پیاوی ڕۆژی لێ قەومانن کە دەتانین لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکدا ئیلا دەستباری لێ قەومانان بکەن. خی گەورە جزای خێریان بداتەوە، پڕ بە دڵ دوعاشتان بۆ دەکەم و ئینشاءڵڵا ئەو بارانەی کە دادێ ئینشاءڵڵا بارانی ڕەحمەت دەبی، لە خی گەورە دەپارێمەوە، هیچ زەرەر و زیانێک نەدا و ئینشاءڵڵا ئەوانش بە هیممەتی مەردان خی گەورە تەعویزی هەموو زەرەرەکانیان دەکەنەوە و ژیانی خۆشیان ئاسایی دەکەنەوە ئینشاءڵڵا.